پرۆژەی خزمەتگوزاری لە قەزای سەید سادق جێبەجێکرێت. بۆ قسەکردن لەسەم پرۆژانە با سوپاسەوە ڕاستەوخۆ لە سەید سادق بەڕێز ڕەزا محەممەد قایمقامی قەزای سەید سادقمان لەگەڵایە. کاک ڕەزا بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی بەڕێستان باش، بەیانی سەرجەم بینەرانی کەناڵی ئازیزی کورسات باش. زۆر سپاس. کاک ڕەزا با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین، ئایا سەردانەکەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەبوو لەسەر دەستپێکردنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان لە قەزای سەید سادق؟ وەک بەڕێستان ئاگادارن لە مانگی ڕابردووە بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەردانی قەزاکەمانی کرد و کۆبوونەوەیەکی لەگەڵ سەرجەم فەرمانگەکانی قەزاکە ئەنجامدا و لەو کۆبوونەوەیەدا ئێمە راپۆرتێکی تێروتەسەلمان سەبارەت بە داواکاری و کەموکڕەکانی قەزاکە خستە بەردەمی بەڕێزیان. خۆشبەختانە بەشی هەرە زۆری داواکاریەکانمان لەلایەن بەڕێزیانەوە ڕەزامەندی لەسەر درا و ئێمە لە مانگی ڕابردووە تا ئێستا بە بەردەوامی بە دوواداچوونی جێبەجێکردنی ئەو پرۆژانە ئەکەین کە بە دڵنیاییەوە بەگەڕخستنەوەی پرۆژە تەواو نەکراوەکان و جێبەجێکردنی چەند پرۆژەیەکی تازە لەسەر جەم سێکتەرەکانە کاروانی خزمەتگوزاری لە قەزاکەمان ئەباتە خۆناغێکی تر. هەڵبەتە ئەم قەزایی ئێمە لە زۆر ڕۆوە کەم و کوڕی هەیە بە حکمیەوەی قەزایەکی خاپوورکراوە و گەشەیەکی زۆر فراوانیشی بەخۆیەوە بینیەوە بە شێوەیەکی زۆر دراماتیکی ئەتوانین بڵێن قەزاکە ژمارەی دانیشتوانی زیاد بووە. ڕەنگە بە ساڵێک و 2 ساڵ نەتوانین تەواوی کەم و کوڕەکانی قەزاکە و تەواوی خزمەتگوزاری بگەینە سەرجەم کوچە و کۆڵانەکانی ئەم شارە و گوندەکانی دەوروبەری، بەڵام بە دڵنیاییەوە سەردانەکەی بەڕێزیان و ئەو پرۆژانەی ڕەزامەندی لەسەر درراوە ئەنجامێکی زۆر باشی ئەبێ و سەردانێکی ئەتوانی بڵێن پڕبایەخ و بەرهەمدار بوو. ڕەزا محەممەد، پرۆژەی کۆنکرێتکردن و تاوکردنی گەڕەکی کەنیزەت گەیشتۆ بەچێ؟ ئێمە هەڵبەتە بەر لە چەند مانگێک پرۆژەی گەڕەکی هێمن کەنیزەر بە چەند قۆناغێک توانرا گوژمەی پێویستی بۆ دابین بکرێ و نەختینە پەیدا بکرێ بۆ بەڵێندەر بۆی بتوانێت کارەکانی تەواو بکەم. خۆشبەختانە توانم لە ئێستادا بڵێم سەر و سەتانەوەتی پرۆژەکە تەواو بووە کە بە تاوبوونی ئەو پرۆژێش تەواوی گەڕەکی هێمن کەنیزەر لە ڕووی ڕێگا سازیەوە گرفتەکەیان چارەسەرە بێ و ئێستاش بەڵێندەر بەردەوامە لە کارکردن لەو پرۆژەیەدا و لە ئێستادا چەند کۆڵانێکی تریمەوە لە هەمان گەڕێک کە کاری تاکە. ئێمە لە ساڵی ڕابردووە هەڵبەتە بە هەماهنگگی لەگەڵ نووسینگەی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەواوی ئەو پرۆژانەی لە سنووری قەزاکەمان وەستا بوون و بەڵێندەران گرفتی نەبوون و کەمی نەختینیان هەبوو لەسەر هێڵبووین لەگەڵیان. خۆشبەختانە بۆ بەشی هەر زۆری پرۆژەکان توانراوە نەختینەی پێویست دابین بکرێ بۆ قۆناغ بە قۆناغ توانراوە ئەو پرۆژانەی کە چەندین ساڵ وەستا بوون تەواو بکرێ و بە ئەنجام بگات کە خزمەتێکی دیار و بەرچاو بە دانیشتوانی خۆشەویستی ئەو گەڕەکانە ئەکات. بەڵێ، کەواتە کاک ڕەزا هیچ گرفتێک لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکەدا نیە لە ئێستادا؟ لە ئێستادا نەخێر، بۆ ئەو پرۆژەیە هیچ گرفتێک لە بەردەمی جێبەجێکردنیان نیە و ئێمە جگە لەو پرۆژەیە چەند پرۆژەیەکی تریشمان هەبوو بە هەمان شێوە لە ئێستادا کاری تیا ئەکرێ لەوانە پرۆژەی کاری دەواازەی شار و ڕووناکردنەوەی شەقامەکان کە لەلایەن کۆمپانیای لۆرپەیدەوە جێبەجێکرێویش بە هەمان شێوە بەردەوامە لە کارکردن و هەروەها پرۆژەیەکی تری گرنگی قەزاکەمان کە بەڕێز قوبات تاڵەبانی لە سەردانەکەیدا بەڵێنی پێداین کە بخرێتەوە گەڕ لە بواری وەرزش ولاوانە بوو کە خۆی بینێتەوە لە هۆڵێکی داخراوی وەرزشی. خۆشبەختانە لە ئێستادا کار لە پرۆژەکەیە ئەکرێ و
بە تەواوبوونی ئەو پرۆژێش ئەتوانین بڵێن خزمەتێکی بەرچاو بە وەرزشکارانی ئازیزی ئەم شارەی ئێمەکە کە لە ڕاستی ئەمە کەلێنیشی گەورە بوو بۆ 3 سایە کە تا ئێستا هۆڵیشی داخرایی وەرزشی نەبوو و ئەو پرۆژەیە چەند ساڵێک بوو ستا بوو لە 170 کارەکانی تەواو کرابوو خۆشبەختانە لەسەر ڕەزامەندی بەڕێزیان بەڵێن دەستی کردوێتەوە بەکارکردن تایدا و پێشینەی پێدراوە ئومێ دەکەین لە ئایندەیەکی نزیکە ئەو پرۆژەیەش تەواو ببێ و بخرێتە خزمەت وەرزشکارانی ئازیزی شارەکەمان. باشە بەڕێز ڕەزا محەممەد لە ئێستا چەند پرۆژەی تر ماوەکە بخرێتە بواری جێبەجێکردنەوە لە قەزای سەی سادق و دەوروبەری قەزای سەی سادق بە شێوەیەکی گشتی؟ ئێمە هەروەک ئاماژەم پێدا لە سەردانەکەی بەڕێزیان راپۆرتێکی تێروتەسەلمان پێشکەش کرد و لەو راپۆرتەی ئێمەدا تەواوی بڵین سێکتەرە جیاوازەکان، سێکتەری پەروەردە، سێکتەری تەندروستی، کارەبا، ئاو تەواوی ئەو سێکتەرانە لەبەر چاو گیرا بوو بۆ تەواوی سێکتەرەکانیش پرۆژەمان هەبوو و بەڕێزیان ڕەزامەندی لەسەر بەشی هەر زۆری داواکاریەکانی ئێمە ڕەزامەندی لەسەردا و بەشێک لەو پرۆژانە چەند قۆناغێکیان تێپەڕاندووە. ئێمە هەر هەفتەی ڕابردوو لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیەوە 2 پرۆژەی بواری کارەبامان هەیە کە بەڕێزیان لە سەردانەکەیە بۆ قەزاکەمان بڕیاری لەسەردا ئەویش پرۆژەی ڕووناکردنەوەی شەقامەکانی شار و هەروەها دابینکردنی کارەبای هەمیشەیی بۆ پرۆژەی ئاوی قەزاکەمان لەگەڵ نەخۆشخانەی حەسار کە ئەمە 2 پرۆژەی زۆر گرنگ بوون. هەڵبەتە یەکێ لە گرفتەکانی ئێمە لەم قەزایە کە ئەبوو هۆی دروستبوونی کێشەی کەم ئاوی لە بەشێکی قەزاکەمان بەهۆی ئەوە بوو کە پرۆژەکانی ئەو کارەبای هەمیشەیان نەبوو، زۆر جار بەهۆی پسڕانی کارەباوە گرفتی دابینکردنی ئەومان هەبوو بۆ ئەو گەڕەکانە. بەڵام یەکێ لەو پرۆژانە کە بەستنەوەی ئەو پرۆژانەی ئاوە بە فیدەری کارەبای هەمیشەیەوە کە ئەوی ژێچێک بۆ لەو پرۆژانە لە ئایندەیەکی نزیکە دەستەکرێت بەکارکردن تێدا ئێمە ڕێکارەکانی تەندەرین و ئیحالەکردنی پرۆژەکە دەستمان پێ کردووە و لە هەفتەی ئایندەدا سەردانی وەزارەتی کارەبا ئەکەین دوای وەرگرتنی ڕەزامەندی وەزارەت لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانیەوە قۆناغەکانی تری و ڕێکارەکانی تری جێبەجێکردنی ئەو 2 پرۆژەیە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمە خزمەتێکی بەرچاو بە قەزاکەمانەکە. هەروەها چەند پرۆژەیەکی ترمان هەبوو لە بواری ڕێگاسازی لەوانە ڕێگای قیرتاوکردنی ڕێگای سەرەکی قەبرستانی سەی سایەق کە بە هەمان شێوە لە ئێستا تەنها ڕەزامەندی وەزارەتی دارایی ماوە دوای وەرگرتنی ڕەزامەندیەکە ئەو پرۆژەیەش دیسان دەستەکرێ بەکارکردن تایدا و هەروەها پرۆژەی جوانکاری دەروازەی شار لە ڕێگای شانەری قاینەجە ئەویش بە هەمان شێوەیەکێکی ترە لە پرۆژەکان کە بڕی 300 ملیۆن دیناری بۆ تەرخانکراوە و ئەویش بە هەمان شێوە ڕەزامەندی دراوە لەسەر جێبەجێکردنی و هەروها پرۆژەی تۆڕی ئاوەڕۆ بۆ گەڕەکەی تەپەڕەش بە بڕی 330 ملیۆن دینار. ئەمە جگە لە چەندین پرۆژەی تر لەوانە نوێژەنکردنەوەی بینای کۆمەڵگەی فەرمانگەکان کە خۆتان زانن لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەو گرژیانەی کە لە قەزاکەمان دروست بوو باشە بینای کۆمەڵگەی فەرمانگەکان کە چەند فەرمانگەیەک لەخۆگرێ ئەو بینایە سوتا بوو لە ئێستادا دەستکراوەتەوە بەکاری نوێژەنکردنەوە لە بیناکەدا. بەڵێ کاک ڕەزا من پرسیارم زۆرە بەڵام بەهۆی کەمی کاتەوە ناچارم بەس دوا پرسیارت لێ بکەم. بە دەنگەوە هاتنی هاوڵاتیان چۆنە لە کاتی جێبەجێکردنی پرۆژەکان بە شێوەیەکی گشتی لە قەزای سەی سادق؟ بەڵێ خۆشبەختانە ئێمە وەکو ئیدارەی قەزاکە هەمانگێکی زۆر باشمان لەگەڵ خەڵکی ئازیزی ئەو گەڕەکانە هەیە و هەر گرفت و لەمپەرێک لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکانە هەبوو بێ لەبوونی زیادەڕەوی بۆ سەر شەقام و شوێنە گشتیەکان خۆشبەختانە هاوڵاتیان هاوکار بوون لەوەدا کە بە ئاسانی ڕێگری و لەمپەرەکانمان توانیمانە لای بەرین و بۆی نەبێتە ڕێگەل لە بەردەم جێبەجێکردنی پرۆژەکان ئەمە ژمایی خۆشحاڵیە. ئێمە خاڵێکی ترما بوو کە گرنگ بوو ئاماژەی پێ بدەم ئاماژەم بە سێکتەری تەندروستیدا خۆشبەختانە هەر لەو سەردانەدا
بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران فەرمانی کرد بە دابینکردنی ئابێری سیسکان بۆ نەخۆشخانەی گشتی شەی شەوکات کە خزمەتێکی زۆر بە هاوڵاتیانی و دانیشتوانی شارەکەمان دەکات جگە لەوە دامینکردنی کەلوپەل و پێداویستی زۆرێک لە فەرمانگەکان لە ناویاندا سنتەری پسپۆڕەکانی نەخۆشیەکانی ددان کە بەڕێزیان فەرمانی کرد بە دامینکردنی کەلوپەل و پێداویستی ئەو فەرمانگەیەش بۆ ئەوەی لە خزمەت خەڵکی عزیزی ئەم شارەمانداگرێت. بەڕێز ڕەزا محەممەد قایمقامی قەزای سەی سادق سوپاس کە ڕاستەوخۆ لە سەی سادقەوە لەگەڵمان بووی سەرکەوتوو بیت.